سەرخۆشی لە بنەماڵەی کاک حاجی ئیبراهیم و کەسوکار و خزم و دۆستانی ئەەکەین. خوای گەورە پاداشیان باتەوە، خوای گەورە سەبر و ئارامی بەسەر دڵیانە بڕژێنێ، خوای گەورە کاک حاجی ئیبراهیمیش بە بەهەشت شادکە کە پیاوێک وەکو مامۆستا فەرمووی پیاوێکی موسڵمان، پیاوێکی پابند بە ئیسلام و پیاوێکە لەو ڕۆژگارەوە کەواکو بڕیاری داوە پابند بێ بە ئیسلامەوە موسیبەت و ناڕەحەتی زۆری بەسەر هات و هەر سابیر و خۆگر و دان بەخواگر بووە. هەر لەو حادیسەکە کوڕێکی جوانی مناڵی لە ئەحمەداوا وەفاتی کرد. دواتر ئەم کوڕەی تری 2 ساڵ لەمەوە پێش بە حادسەی سیارە تیاچوو، ئەمیش زۆر پیاوانە و مەردانە بەرامبەرەکەی عەفو کرد. ئێستش کە خۆی حادیسێکی ئاوا لی ڕووداوە، خوای گەورە لی خۆش بێ، خوای گەورە لە پلەکانی بەهەشتا جێگەی بۆ ئامادەکا و پاداشی باتەوە. واش دەزانم ئەو سایقەش ئەو کەسش کەم حادیسەی لەدەست قۆماوە کابراایەک بێ حەزی نەکردو و نەیویستوە و ئیتر قەدەری خواوا بووە ئەم پیاوە بەم حادیسە وەفات بکە، ئەوانش ئەو حادیسیان لەدەست قەوماوە، خوای گەورە پاداشیان باتەوە. ئەوەنە هەیە برایانی بەڕێز، ئێمە سوپاسی هەموو لایەکەکەین بە تایبەتی خەڵکی پێنجوێن، خەڵکی سەیسایق و ئەم دەڤەرە کە بەدەم حادیسەکەەوە بوون. ئێستش لەوانەیە زۆرێکیشی شەشەڵانە بە ڕۆژوو بێ، خەڵکە ناڕەحەت بووە، بۆ ئێمە نامانێت زۆر درێژە بە قسەکانمان بکەین. جارێکی تر زۆر سوپاسی هەموو لایەکەکەین، دوعای خێر بۆ کەسوکاری ئەەکەین، خوای گەورە حاجی ئیبراهیم بە بەهەشت شادکە، سەبر و ئارامیش بەسەر دڵ و دەرونی کەسوکاریە بدا. و مامۆستا عەلی باپیرش تەلەفۆنی کرد، فەرمی بە ناوی منیشەوە سەرخۆشیان لێ بکە، من ئەگەر ئەو حادیسەش نەبووە خۆم هاتم لەوێ ئامادە بووم. ئەگەر جەنابتان بزان ئێستا لە بینی پارێزگاکانە هاتوچۆ زۆر ناڕەحەتە بە تایبەتی هەولێر، ئەگەر نا مامۆستا لەیرە حزوری ئەبوو، بۆیە جارێکی تریش بە ناوی مامۆستاشۆ سەرخۆشی خۆمان لە خانەوادە و خێزانی حاجی ئیبراهیمەکەین. یاخوا خوای گەورە پاداشتان باتەوە، ئەوش بە بەهەشت شادکە. گیان لە دەستدانی کاک حاجی ئیبراهیم، خوای پەروەردگار لێ خۆش بێ. سەرەتا ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی خۆمان و ئاڕاستەی بنەماڵە بەڕێزەکەیانەکەین. کاک حاجی ئیبراهیم یەکێک بوو لە پاسەوانە تایبەتەکانی مامۆستا عەلی باپیر، فترەیەکی زۆر لە خزمەتی مامۆستا بووە، دڵسۆزانە ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە. پاشانەوە ماوەی تقریبەن 2 ساڵێکە بێ پاسەوانی مەڵبەندی 12 شارە زورە. لەو ماوەیە کە ئێمە لە خزمەتی بووین، پیاوێکی زۆر هێمن و لەسەرخۆ و پیاوێکی زۆر دیندار و پابند بە دین و بە شریعەتی ئیسلامەوە ئەمان بینی و بە بەردەوامی ئەرکەکانی خۆی دڵسۆزانە جێبەجێ کرد. ئەم ڕۆژ بەداخەوە بە حادیسەیەکی دڵتەزێن لە پێنجوێن بە حادیسەی سیارە وەفاتی کرد و گەڕاوە بە لای خوای پەروەردگار. داواکانی خوای پەروەردگار لێ خۆش بێ و بە باشتی بەری نیشاد بکە ئینشاءڵڵا. کۆمەڵێ خەسڵەتی جوانی هەبوو، کۆمەڵێ خەسڵەت و سیفەتی جوانی هەبوو ئەوەی کە ئێمە بینیمانەوە، دۆستایەتی و ڕەفیقاتیمان کردووە. یەک لەو سیفەتانەی هەر کەس بینی بێتی هێندە مامەڵەی نەرمونیان و شیرین بووە لەگەڵی خۆشی ویستووە. دائیمەن دەستی هاوکاری بۆ هاوکارەکان و بۆ ڕەفیقەکانی خۆی درێژ کردووە و لە هەر شوێنێک بوو بێ عامیلێکی خێر بووە، قەت بار نەبووە بەسەر هیچ کەسێکەوە. سیفەتێکی زۆر جوانی ئەو پیاوە بەڕێزە کە هەم مامۆستایان و هەم خەڵک بەگشتی باسێکە، سیفەتی ئارامگرتنە. ئەم پیاوە لە تەمەنی خۆیان زۆر حادیسە و زۆر ڕووداوی دڵتەزێن و ناڕەحەتی بەسەر هاتووە، سەبر و ئارامێکی زۆری گرتووە. حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر کردووە، خوای پەروەردگار لێی خۆش بێ و بە تەئکید ینی ساڵ و نیمە پێش ئێستا هەر بە حادیسی سیارە کوڕێکی تری وەفاتی کرد کە لە پاش خۆی مناڵێکیان بوو. هەر تقریبا ماوەی 10 ڕۆژێکی پێچوو لە ماوەی ئەو 10 ڕۆژە سایقی سیارەکەی عەفو کرد و گردنی ئازاد کرد و بەبێ ئەوەی هیچ کێشە و گرفتێکشی بۆ دروستکە، یعنی ئەوەنە لێبوردەیی هەبوو، مەسافەکەشی زۆر نەکرد، ینی هەمووی لە ماوەی 10 ڕۆژە سوڵحێکی بۆ ڕێخست و گردنی ئازاد کرد و عەفوی کرد. ئەوەش خەسڵەتێکی جوانی ئەو پیاوە بەڕێزە بوو، بە تەئکید خەسڵەتی زۆر جوانی تریشی هەیە.